ئێمە نایڕوخێنین قانون ڕێڕوخێنی ئەگەر پێویست کات ئەو خانوانی کە بە زیادەڕەوی دروست کراون لە دوای ساڵی 2019 کە بڕیارێک دەرچوو بۆ تاپۆکردنی خانۆ زیادەڕەویەکان ئەو کەسەی کە خانۆکەی بەر پرۆژەیە کەوت بێت ینی دژە نیشتەجێ بێت بە قانون بە شەرتی خۆی تەسجیل کرد بێ بە یاسای ژمارە 3 ساڵی 2019 خۆی تەسجیل کرد بێت لە محافەزە ڕێی پێ ناین خانۆکەی تاپۆ ناکرێت لە بری خانۆکەی قەرەبووە کرێتەوە بە پارچەیەک زەوی ئەگەر دژە نیشتەجێ بێت جا لە زڵمیاوانی کانی هەموو کانی پیرە ئەگەر دژە نیشتەجێ بن شمولیانەکاتە و قەرەبوو دەکرێنەوە ئەگەر خۆی تۆمار کرد بێ بۆ خود زیادە ڕەوکار لە محافەزە لە ساڵی 2020 خۆی تۆمار کرد بێ بە مەرجێ خانۆکەوت پێێتی چ قانونەکەەوە هاڵێ ئەلێ ئەگەر لە باتیەوەی تاپۆیکەی ئەگەر دژە نیشتەجێ بوو ئەبێ لای بەرێبی ڕوخێنە و لە بریەوە زەویەکی وەرەگرێت هەر ماڵێک خۆی تۆمار نەکرد بێ هاوکاری ناکەن نەخێری چی بۆ ناکرێ بە قانون بۆی ناکرێ بە قانون چێ بە قانون تعامل دەکەیت واتە قانون بڕیارەکەی داوە کە دەڕوخێنرێت ئێمە ناڵین قانون ئەگەر هاوڵاتێکە خۆی تۆمار نەکرد بێ بە قانونی ژمارە 3 ساڵی 2019 بڕگەکەیم لەبەر نییە بەڵام ڕێگای پێناین ئەگەر خانوویەک دژە نیشتەجێ بوو تاپۆ ناکرێت لەسەری لە باتیەوەی تاپۆ بکرێ پارچێ زەوی قەرەبووەکرێتەوە ئەگەر خۆی تۆمار نەکرد بێ زۆرمان هەیە لەو مەشاکیلانە یا بێ پەرلەمان لە کاتی دانیشتنیان بڕارێکی دروستیان بۆ بە یان ئەم کاتێ هیچیان بۆ ناکرێت.